سپاس بۆخوا بەڕێکەوتوین دەڕۆین بەرەو کۆنفرانسی ڕۆژنامەوانی دەنجی بانگە ئینشاڵڵا هەر بەرەکەتی ئەو بانگێ بە سەلامەت دەمانگەیەنتە جێ بەرەو مووسڵ و بەرەو کۆنگرەی ڕۆژنامەوانی ئەو سیر دەکات ئەڵێەوە چیەوە پێی سەیرە ناخیشیان نییە تو سێ گەنج بە پاسکل و ئاوا و شتەوە خۆیانە لە هەولێرەوە گەیشتین لە مووسڵ کۆنگرێکی ڕۆژنامەوانی مێبرا ڕۆژنامەوانەکان لێران فاسیلەکانمانە ئەوەی ڕەزوانە فاسیلەکەی کاتی شەعبان هەتا ئێرەوە لەگەڵمان هاتن ساحی ئێرە دەگەڕێنەوە هەولێر زۆرمان ماندووکردن کار و بار و میدیا و کۆنفرانس و شتەکان دی ئەوان لە ئەستۆیان گرتە بوو ماڵە ناوا بێ ئێستاش بەڕێیان دەکەین لە مووسڵن دەگەڕێنەوە هەولێر چاڕۆژ و مانگ و ساڵی کاکە سلامەتی بێ ئینشاءالله هێنیجان چاوی توێوی ئاگادارە پێیانەکان ئەوە جەماعەت ڕۆیشتن ئەوەی ماونێتەوە کاپتن شەعبان کاک ڕەزوان ئەمن لەگەڵ برادرانە کۆ دەبینەوە قافڵەکەمانە ئەوە پاسەکەمانە ئینشاءالله جانتە شتەکان لێ دەکەین و ئامادەی دەکەین لە مووسڵەوە تاک و عەرعەر وما كنا له مقرنين وإنا إلى ربنا لمنقلبون. دوای 2 ساعت بە پاس لە مووسڵەوە بێجیمان ڕەتدا ئێرە ئیسراحی ماشەڵای پێ بڵێن 2 ساعتێک لێرە استراحتمان کرد نێژمان نەکرد بوو فریان نەکەوتی لێرە نوێژمان کرد لە مووسڵەوە پارێزگای سەلاحەددینمان ڕەتدا ئەسە لە پارێزگای ئەمبارین کۆتاخاڵەکانی عێراق ساری زۆر لێ تڕێڵە هەموو ڕەخەمی ئوردنن هاتون دە کاتژمێرە بە ڕێگاوەین تا گەیشتین ئێرە لە وەزارەتی عەرز و عومرە ڕێگەپێدارمان وەگرت کاک شەعبان و کاک بلا خەریکی ئامادەکردنی خیوەتەکانیانی یەک شتی زۆر خۆشتر کە نەخواردن و کێکێک ئەنی هیچ شتێکمان نییە تاوەکو ئێستا بیخۆن و لە دوێنێەوە هەتاوەکو ئێستا هیچ جەمە خواردنێکمان نەبووە. سلام علیکم گەڕانی وڵاتان لە یەکەم شەومان لە خاچی سعودیا لە منفەزی عەرعەر جدیدە عەرعەر طبعا لەلایەن وەزارەتی حەج و عومرە بەڕێوەبەری منفەز میوانداریەکی زۆری لێکردین لێرە طبعا کەپسەمان خوارد کەپسەمان خوارد با من پێ بڵێم کەپسەمان خوارد سیم کارتی ئینتەرنێت فری بۆ ماوەی 30 ڕۆژ هەمووی دیاری و لە هەمووان گرنگتر تەسیرە کیلۆمەتر چاکر تەسریحە کیلۆمەتر چاکر ئەمە بتوانین لە گشت میوانداریی زۆر گەرمیان کرد میوانداری و کەیفخۆشی ئەوەندە گوتیان کەیفخۆشی بوون ئەمەژی زۆر کەیفخۆش بووین ئێستاش وەری ئوستاز مرحبا ئوستاز پێکەنینیان بەخوای باموت ماشەڵڵا ماشەڵڵا یەکەم پەنسەری پاسکلی کاتە شەعبان ئینشاڵڵا خێر دەبی تقریبان 30 کیلۆمەتر 35 کیلۆمەترشمان مایە بگەینە حایل زەنازانین پەنسەر دەکەین یان دەڕۆین.
لما هم داخل بوينا كشاري السعودية براستي بيشوازي كزورة چون بو چونكو خلقكي صالي بيشوازي مدكر و بتشتاكي زور جوان و قدركي زور جوان مرو بالبيرة هس بيت كد مرو كسكي خو آزاده الله يحفظك شكرا احنا حاليا لايف وانت ماشي كان بتساوي خوتان دي الله يوفقك يعني يعزم بينا واحنا بعدنا توتنا ماشيين 5 كيلو السلام عليكم استاذ ياسين. عفوا اعتقد اتصل فيك امروش الله حالي ما انا قاعد بلاد يتم بس استنبروي هر بيزا قزانه اقرا ودستي او هر رئيس خوش ويستي او تشتي كذا السلام عليكم لخاشي سعوديين. الحمد لله بسلامة جيشتين لمركز وزارة الحج والعمرة في منفذ الجديد عرحر. سواز بوخا ليرة ريزي زور زور يعني لناين مديري يرا للاي او دوانه دعوت بوين همو اصلا كاره چی بو کردین و بخیرات نه چی زور گرمی لیا کردین رازی چی زوری لناین لبرویتی و یکم زاره شتی و هرو داده. سواز بوخا دوانه شو ليرة خوتين كم مان كرت شوي خوش بو كشوا كشي زور باش بو. من العرعر هو اصلا اهل الجنوب ولكن عايش في الشمال. احنا حاليا في شمال المملكه صح؟ نعم احنا في الشمال المنطقه الشماليه منطقه الشماليه كلنا واحد وما خلانا نروح والله شوف صعد البايكات وعلى البيت. اهلا وسهلا حبيبي كابتن ياسين اهلا وسهلا ما كسرت والله تفضل. لا بالعكس حقه واجب نتشرف فيكم. مشكورين. تفضل. السلام عليكم. وعليكم السلام. الله يحييكم يا مرحبا وهذا اقل من واجبكم يا شباب. ما شاء الله. هاتني مال كابتن ياسين هات بو سرزادي الرئيسي يعني زور زايك تنابي بروندبي بناني لقل من بخون دعوتي من بن ودواعش تساكي لمالي دخون. الله يحفظك. شكرا. الله يحفظك. كيف حالك عبد الله؟ الحمد لله كيف حالك؟ أنا بلال. والنعم. عبد الله. ايوه الرضوان. انا رضوان. السلام عليكم. لا شكرا. وقلت لك أنا من تغذية كم زار ببيني يعني كفنزانة لبورات الفيديو. قاوكا دبي وقت دست الراس دادته دبي دست الراس ما والبي دست راس وردة كذي. اگر دست تسبي بدي يعني نادته نادر. دبيش اخري وقت خلاص اگر جوش بالصياوي فيديو قصينا كيرتي ذكات بس دبي دستها اللي بكي يعني بس تيما اگر نتوي دبي او هذا سخود دود اوزل السعوديه فرق لقى او بي بس او هالي جوازي او كيلو انا شري بس فنجاني او هالي كي او يعني من بس ناخذ دبي صيشنك او تكوزان اما لقيتي اخيري للجنوب لا تزنو انا جنوبي دام داي ارتي ذكر كره قلت مي بس ما لا ولا وش بابي كابتن ياسين يبو زور ريزي يعني قلت ما شاء الله يعني قلت سليمي قشطة كمان بين الشو لو موطير ايوه بعزنا كان شمال
لێرەن ئەم شەو هیوەتمان هەڵنەدا و لە خاچی سعودیە و ڕێگای پیرۆزین مدينة المنورة مكة المكرمة. شكرا عمي شكرا. منطقة الجوف، وزارة النقل ترحب بكم في منطقة الجوف. هاي منطقة الجوف وهاي طلعة عمار 500 متر نوصل إلى طلعة عمار، بعدها نتوكل إلى سكاكا إن شاء الله. سياري لدوام أنا وياه سياري تروحي بيضل يعني تيجي أبني بريقات أحمد بريقات. هذا الفضل اللي تعيشون فيه وهذا الأمان وفي هذا المكان الجميل، هذا بفضل بركات سبحان ربي سبحانه وتعالى، وأيضا العادات والتقاليد اللي شفناها في السعودية رائعة بمعنى الكلمة. السلام عليكم. طبعا استاذنا الاعلامي القدير راح يتكلم لكم، هو يعرف نفسه وليش هو هنا وليش احنا وياه وفرحانين وسعيدين وخلف الكواليس. قبل ما نتكلم شكرا لقوات الامن وقوات الخاصه لامن الطرق ما شاء الله من الفجر وهم معانا. هذه انسان ليره بقيمته ورجوان ريزي هي جروب هيك بناء دراجه لمنطقه شمال الحدوديه من الجوف والسكاك تقريبا 20 لبو دكا ساكن هاتون لبو بيشوازيه ما كداخلي شاركي مسيرتها الشارع انا اوا بامنيري انا اوا استيكريان بيش شكل لبروي هات شويه ما زور ريزان اللي قلتينا وجماعتي بشتوا بحكومته وبشعبه وبشرطه وبقول بباس لسواري هم إلى خدمتنا يعني بجدي لو ولاتي إنسان بقدره لنا وشاري جوفي برو سكاك الحمد لله ما شاء الله وبرادر أنا ما اللي رديت لا جوفين شوية شيء زور كونه وقلايا قلاي زعبل زور كونه دياره هرلي دياره زول شيء لنا الشهر ما ليدا بعد دي شوية شيء زور خوشة طواوي الشهر زي جاي باسكلي هذا ثاني بإسراحات بي بهيج هيك. الاستاذ رايد حاليا راجع من اوروبا على طول على لقاء ثاني ان شاء الله. الله يحفظكم. طبعا لشاري جوف سكاك ومنطقة جوف دراجتي جوف كهات وبيجوازيليا كردين ايمان هنا بوتيل كناش مازاني سلوتيل شي في اي بي او شاري جماعة أو بيريا كأو جركي سري همو يعني لو بيري دخرت واستفادة لو بيري ذكرت
وهاي صحراء السعودية وهذا طريقنا. يا ما شاء الله. وهذا الارمي مالتي. السلام عليكم. صحراء بيابان. هذا خرمة. طبعا زۆر خۆشحاڵین لە خاچی سعودیین. چوارەمین ڕۆژی گەشتی پاسکل سوواریمانە و پێنجەمین ڕۆژە لە کوردستان دەرچوین. ئەمە زۆر خۆشحاڵین خەڵکی سعودیا و پێشوازیەمە هاتن و مۆزوعی ئەمنیەت مۆزوعی حکوومەت خەڵکەکە لە پێشوازیمانە شار بەشار. و دوونێکە لە مەجلیسێکی گەورەی چەند پیاوەکی گەورە بووین. یعنی ئەوان دەیانگوت یەکەم جارە لە مەجلیسێکدا بنیشین کوردی تێدابیتن. یعنی زۆر پێ خۆشحاڵ بوو. دینێکێک دێت دەڵێ دەبیلال ئەنگۆ لە شۆهرەتی وەرەگرت. کوڕە خاڵا گەشتی وڵاتمان دەکرد باوە 1001 گەشتم ئەنجامدا. ئێستا هەموو خەڵک دەیانزانین شەعبان و بیلال و ڕازۆ چێن. طبعا ئەوەی کە لێرە بوو نادیە سواری بوو. نادیەکی زۆر گەورەیە. لێرەش گۆمێک هەیە. گۆمی دەومەت الجەندول سەدەچین سەیرێکی دەکەین. الله يكون معانا. الأجواء جميلة ما شاء الله. الله يحفظ هذا الديار. گەشتەکە چێژی خۆی هەیە بەڵام هەندێک شت و هەندێک هۆکار و هەندێک کەس دەبنە هۆی ناخۆشی. ماشەڵڵا سپەینەیە ڤیوەکەی زۆر جوانە. ماشەڵڵا ئێرە دەومەت الجەندول کە لە خەڵکەیمان پرسی پێشەوەی بێین با خورما بەناوبانگە ئێرە هەمووی دار خورمایە. بزانین هەوڵ دەین بەیانی زووە تەبەن کاژمە حەوتونیوە خەڵکی لێ بێت تامی خورمایەکە بکەین بزانین کەسی لێوە. دەومەت الجەندول یەک شتی لێکە بەناوبانگە مەسجد الإمام عمر بن الخطاب رضي الله عنهما خی گەورە لێ ڕازی بێت. هاتوین بەڵام داخراوە نانەکەیەتی. ئەنە خەڵک لە ژووری بزانم مۆزەف شتیوان پێیانوتین داخراوە خۆتان بگرن هەوڵدەین بۆتان بکەین. ئەمەش دەمانێت سەیری ئەو کولتورەی ئیسلامی پێشوو بکەین کە سەرەتای سەرهەڵدانی ئیسلام بوو لە حیجاز. ئەو قەڵاکەیە قەڵاڵ دوومە. ئەوش مزگەوتی ئیمامە عومەرە ڕەزای خۆی لێ بێت. ئەو ئاسارەکەی کە لێرە ماوەتەوە کات ڕۆژان ترکاندنی وێنەکانە بە ئیشی خۆیان بە تەرکیزەوە. مسجد الخليفة عمر بن الخطاب رضي الله عنهما. ما شاء الله. هي ورا تشكي جوان تصوير كاين هي هو كون داري عن ساذكرت. اي ما شاء الله. اي لكردستان جاك نخوما لقنا كانوا هابو هر ديار بو دازين تكلاوي كولتوري ما شاء الله. والله لقالي كولتوري خوماني يكشت يعني. يا الله تكون رياضي تدخل الى اماكن ما يطول. بلال كرزوان اين رضوان؟ الله
شتەکان کڕیوە دەچین بۆ یابان تەمە لێرە شتەکان زۆر گران بەراورد بە لای خۆمان بەڵام شتەکان هەمووی کوالیتین سواز بۆ خۆی استفادەیان لێ دەکەین شتی کەم دەکڕین هەمووی کوالیتی بروتین. وهاي دومة الجندل تركناها الحمد لله والشكر متوجهين إلى الصحراء. هاي آخر محافظة نودعها إن شاء الله إلى الصحراء. اسمعنا بالريوت يا يساوي بالريوت مان حب كيلومتر راجعين لدومة الجندل درشوين روحا إيتو راجعين الرياض ومكة ومدينة إن شاء الله والسلامة دقيقة بلام أمر باش شي زور صوتي ديك الخير كمان لا حفظة ببانزنات هاي زاتر ترى سيطرة راي قرتي سيطرة نية من طرق يعني كنترول شتيانة باص متكي ورقرت شو شيني بوتي براني الله ونوري كانت عم بدكم وهناري شي داينة وشتي شي داينة إيدي ما شاء الله هاوكار زور هاوكار اشتاق لهم سيل بيلا ولاية السعودية لو منطقي كمن صبر بيوم باسكل باس تقسيم نبيني تقسيم وباس يا تجو نبيني يعني ورم بكثير نبشر كان لي يوم سعر اخواني رزوان او رزور ما عندي بوا ساستك يعني لو باس قشتي باسكل تطلع رزوان فشمان بوين نا پشیمانی بعد دروجیه کمره هذا ان شاء الله باش دروج اخر كاكا وروكا هوراز دو هوراز كهوراز اشتاو دو بابا رودات زدي مو هرب هو ما تكلم الصحراينا مسار غير دمينين هو اشتشي لنا ترس معنا او ما زور كري الماركت بارش زورش ما صرف كده مش تمام كري شباب زمان كان او شي ناس داري ليه على سيدنا صلى الله عليه وسلم اللهم صل على سيدنا محطي بنزينخانة ياخذ ويزقي بنزينخانة ياخذ نظام شنو كيرسلتين إجازة اللي وردقينو شو اللي ودمينو هاتين ديار ويزقي شي قوريا ويزقي بنزينة طعم نكرة وش مزقوتها مش طعم نكرة إدي يسفاد ذاكين لما نومان اللي رسواز بأخوه او دوسو ڕۆژانێکی زۆرماندی کەرمان هەیە دەتوانین بڵێن قڕسترین سێ ڕۆژی گەشتەکەوە أهو بنيازين لقلب برادرانا بو سيارانا بسيناها والصحراء وانا حاليا مع عارف في الطعوس وفي المملكة العربية السعودية. إن شاء الله راح نروح بالربع الجيب وأمورنا طيبة ونستانس إن شاء الله. لا ما يا حليلة لا 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 لا
طبعا ئەو کێکەش هەنجینی لێناوە ماشەڵڵا. سۆمونە باشە؟ ئەوە باشە و یەک جێوە یان ئەوانە. طبعا ئێرە شاری حایلە، ناوچەکی شاخاوی هەیە ماشەڵڵا و شاخەکانی زۆر جیاوازن، هەمووی شێوە بەردی گەورەیە و زۆر سەختیشە. سڵاو ڕێزمان هەیە لە خاچی خۆمان، خاچی کوردستانی پیرۆز. ئینشاءڵڵا بە باشترین شێوە دەگەڕێینەوە و باشترین شتتان پێ پیشان دەدەین. 35 ساڵە سنوورەکە داخراوە. یەکەم گەنجی عێراق لە مێژووی عێراقدا بایسیکلی بەکاربینیت لە عەرعەرەوە بۆ مەککە و پیرۆز لە شاری هەولێرەوە. لە سەرەتای شاری حایلین سڵایقای گەورەتان لێوێ زۆر قەڵەبار لە ترافلایتەکان زۆر ئیزدحامە، هەڵدەیم تام پیشان بدەین ئینشاءڵڵا. شارێکی جوانە، سەرەتاکەی هەمووی شاخە، سەحرا و شاخە، شارستانەتی پێوە دیارە. ساری زۆرە ئەو شارە، خەڵکی زۆر سەرعە لێ دەبڕی. ئەم شەو لەو تێرە دەمێنینەوە ئینشاءڵڵا. پاش 3-4 ڕۆژەکە لە حایلۆ دەرچوین، 4 ڕۆژی سەحرا زۆر ڕۆمانتیک کردوین، بێسەروبەر بووین، فاسلەکانمان کێشەی هەیە، ئینشاءڵڵا لێرە دەمێنینەوە. تەوان لەورەوەی 4 ڕۆژ 3 شەو لە بیابان ماینەوە ماندوو بووین، پاسلەکانیشمان کێشەی تێکەوت بوو، پیس بوو و جانتاکان پیس بوون، خۆمان ئیسراحەتمان پێویست بوو، هاتین لەم هۆتێلە ماینەوە. بەڵام بەداخەوە بەیانەکەی پاسلی کاک شابان پەنسەر بوو. باش بسواز بە خۆچپەکیمان گۆڕی، ئێستا هەوڵ دەین بەڕێ بکەین بۆ شاری مەدینە، شاری پێغەمبەر صلی الله علیه وسلم. سواز بۆ خوا ڕێگاکەمان وردە کورد دەبێتەوە، گەر کە شوهار ڕێبدا بە زووترین کات دەکەین 399 کیلۆمتر بۆ شاری پێغەمبەر صلی الله علیه وسلم مەدینە المنەوەڕە. ئینشاءڵڵا بە سەلامەت دەگەینی. دی ئەوە گەشتە، خۆشی و ناخۆشی تێدەکەوێت. ئەم ڕۆژ یەک لەو دوو ڕۆژانەی گەشتەکەمانە کە زۆر ساردە، کە شوهاوەکە هاوکار نییە، پەنجەکانمان بەستاوێتی. کەشوهاوی ئەمڕۆ زۆر ساردە، هاوکار نەبوو. ئەمڕۆ کیلۆمەترێکی کەممان بڕی ناچار لە مزگەوتەی ئێرە شەو دەکەین، بەرسیشمانە، شتێکی گەرم ئامادە دەکەین، هەوڵدەین شتێکی کەم بخۆین و ساعتێکی باش دەکەین بۆی بەیانی زوو لە خەواڵچین و بەڕێ بکەین. بەس بەریمانە گەشتی دەبی زۆر تەڵەباتت نەبی، خواردن چبی دەبی بۆچی بینابی. ئێستاش لە کاتی ئیسراحەتین، کاپتن شعبان خواردنمان بۆ ئامادە دەکات. تەمە خواردنەکە بەسیتە، لەبەرەوەی ئەمڕۆ ساردە ئاوەکە زۆر گەرم دەکەین. طبعا ئەندۆمیە أكلنا كلها اندومي، خلصنا العمرة بالاندومي. الله أكبر. صباح الخير والعافية. راح ننطلق بعد إن شاء الله. خلاص
طلب الرزان دەچین بەرەو شاری غەزالە یان شارۆچکەی غەزالە 300 کیلۆمەترمان ماوە بگەینە شاری مەدینەی پیرۆز. کەمێک پشوو لە شوێنێکی جیاواز کە شواکەی گەرمە شوێنێکی باشمان دەستکەوتووە تونێڵ یاخود ڕێڕەوی ئاوەکانی ژێر پردەکانە ئێرە. طبعا ئەمە لێرکانە دانیشتە بووین زۆر دیارین لە سەرزادێ وەڵام پاسکلەکانی دیت و گەڕاوە ئەومان پێ نەما بوو یەک کارتۆن ئاوی لە بۆ دابەزاندین. ئینسان جاروبار لە گەشتیش بێزار دەبێ بیری ماڵە و وڵات دەکا و بیری شوکار دەکا بیری برادەران دەکا بیری ئەو شەقامانە دەکا کە بە پێپیدا دەڕۆی کە وەرزشی لێی دەکرد. ما نبيع قهوه احنا يا سعوديين. اي والله احنا قلب واحد ودم واحد. اي والله نورتونا وشرفتوا والله ودنا. خبرادرانە ڕێیان کرد ماڵە ناوابی لە سەحرا ئاوی لێ نەبوو ئاویان پێداین زوشیان پێداین بەفر لێرە بەفر وەکو زێر ڕۆیە بەفریان پێداین ماشەڵڵا خوای گەورە جەزایان بداتەوە. ئەسەلامو عەلەیکوم چۆنن برادەران باشن ئەحواڵتان؟ دوای بڕینی 75 کیلۆمەتر سپاس بۆخوا نزیک بووین لە مەدینە المەڕۆ 247 کیلۆمەتر. شەقامەکە ڕەنگی سوور یاخود قاوەییە کە بۆیە ماستێکی زۆر جیاوازە یەکەم جارە شەقامی قاوەی یاخود سوور بین. یەکەم سیارەی سلەیمانی ڕاوستە هەر ئاگامان لێ نەبووە دەستان خۆی تامين من تمام هتغلب بيها نیومانگە لە خاچی سعودیین تەمەەن گەشتی پاسکل سواری یەک لەو گەشتانەیە کە جیاواز لە گەشتی سیارە و تارەیە تۆ تەواوی خەڵکەکە دەبینی و تەواوی کولتورەکەیان دەبینی. تەمەەن وڵاتی یاسایە ئێرە یاساکانیان زۆر زۆر جوانە خەڵکی هەمووی لێرە جێبەجێی دەکەن بە شێوەیەکی گشتی کارمەندانی حکوومەت بە پۆلیس و ئاساییشیان زۆر زۆر هاوکارن و ڕێزی وەرزشوان لێرە دەگیرێ بە پێیەوەی کامە پاسکل سوارین و لەسەر شەقامین زۆر هاوکاری ئێمەیان دەکرد زۆربەی ڕۆژەکان سارەیەکی تایبەتمان لەگەڵ بووە. الحەمدولله سپاس خوایە جان انشاءالله بە سەلامەت بەیانی دەگەینە ناو شاری مەدینە المنەوەرە شاری پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ئێستادا 97 کیلۆمەترمان ماوە. خوای گەورە نەفەزڵی بەسەراوی بە سەلامەت و گەیشتم لێرەم خاکە زۆر سەیرە ئینسان بۆ خۆ ڕاکێشێ و چۆن مکنێتی ساسی وا دەکێشێت. خوای گەورە کردیە قسمە دەمشا ئەو لە مزگەوتە چووکەی سەر ڕێگە دەمێنە. سەلام عەلەیکوم.
انهيت اعمالك. كيف حالك؟ تمام الحمد لله. كيف حالك؟ كويس. الحمد لله. لا سلوي شاري مدينين شاري بيغمبر صلى الله عليه وسلم زور كمان ما اليوم مطار شاري مدينة هذا سورينا و سرتاي شاركة كم ترسي كيلومتر ما شعبان بشاري بيغمبر صلى الله عليه وسلم؟ 6 زور خوشة والله. أونا كيف خوش بعضي وأنا اسمه بحشت. السلام عليكم. سلايف باي جورتان ليبين سيكن زفاس بسوانك شاري هوليت لهوليرو بركوتن أمرو لشاري بيغمبر صلى الله عليه وسلم شاري مدينة المنورة. سواس بأخوة بسلامة كيشتين رولا كانتان سلامتن لخاج بيروس. كاكا السلام عليكم. زور مبرسي زور يعني بجدي نازن الله يدرجنا المخارج ما شاء الله. كنا نبي جايبتينا حرامي مزقوتي بخمس صلى الله عليه وسلم بيننا أنا بخوين لقل زمان هدي زور إيش إمكانية يعني سبحان الله. تنها 10 كيلومتر ماوه بقين بمسجد النبوي مزقوتي بخمس صلى الله عليه وسلم. هسه شي تعبت معنا يا ان شاء الله 10 كيلومتر اشتغل الحين طال نابي 10 كيلومتر ما شاء الله. الحمد لله نزيد دبينا ولا سقوط النبي صلى الله عليه وسلم ان شاء الله هالهم كان بالريكورد ذاك التصوير ذاك ما شاء الله لنا شاري نزيد للمسجد النبوي زور قلب ارغى شعبان الله 6 كيلومتر مان معه ديار الرقاق زور قلب عرقه مش زور ما عنده إن ساحتك ذاكين دواي بيسراحة دينه و عمي تصوير ذاكين را سرتاي والرقاي بيك بتبي مش ذاكي وجرازي شي قوري لي تواني سارك اللي وراه بقري ما شاء الله انواع جورا خلق وزمان نزول برجي لي هديت. يا اخوة سلامت بك بخير خوش بستاذ جان أزورنا. هاي زمزم. سلام ما شاء الله عليك. يا أخو بخير. سلامت بخير. بقرباني بالملايين. بس خوش بستاذ جان ما وصل محمد. زور سباس. عفو. يا أخو بخير. دبيت شيوك من دل شاد بيه أي خدايا لم دنيايا كان يزيد زيارتي كعبة رسول الله ملدل دايا. لبردم اوتيل وستاوين صور ذاكين جورك بطالة وتيان دواي نوجه شابة طالة طبعا ما شاء الله اوتيل قورية شويني بطالينية ما شاء الله شاري شي وندا قورية خلي لهم زيانو رويتي ذاك نازم شوان شيقا عنده بيتو الحمد لله كبا سلامت جيشتين برادران شو نيوش كان شو بمزقوتي بيغمبر صلى الله عليه وسلم من ليرم بوي تشامل باس بلكان بي باس كان ما ليري خلق زود ليرة بسيار ذكاء وسيدة كان للشوات هي بي خوشة هي بينا خوشة هي دلي وسيدة كان خليجي سينا فاي قورش سياسين انا ويدي والله ما كان زورا وزورا وبسيارة كان يش زورا وزورا ما شاء الله لا مزقوتي بيغمبر صلى الله عليه وسلم من واحد شكيتي شي زور قوري هي أنا تريبيني موت سترانية تبي زور قوران ما شاء الله بريدة كوين لبو نويشو خطبة لنا حرام النبي مسجد النبي مزقوتي بيغمبر صلى الله عليه وسلم يكم زار ما تزداش اللي بقى منازل بيهم زي أخواتي ها أخواتي ذاك شوفوا تمام برادر عندك شنو جودة
وأبغى اشترك وهو كانت لو هي غير دايما طبعا لبر مزقوطة لم يكمل مزقوطة دي مشهورة مجرد خوكيش اللي هم نتبيش اللي بس ما شاء الله كردي يفهم عن بتجربة كردي زور جوانا الليرة ملتي كرد الليرة ديارة بتجربة ديارة زوري شيء ما شاء الله درجاي أمان ده زوري ربط شهر صد بين صد درجة وخلق اللي تجوده Oldum zor beyten bu tasvirdim. بس ما شاء الله عنده جورية طبعا جرزونيت شون نعمل ده سواز بخواه نوێژی هەینیمان کرد لێرە دەمەن خەڵکی زۆر لێ بەڵام کوردەکەی خۆمان هەر لە دوورەوە دیارە ماشەڵڵا جلوبەرجی کوردی زۆر جوانە گەسەی خەڵکی قەومەکانیکە دەکەی جلوبەرجیان زۆر شێوە و هەرچەندە لێرە زۆربەی وەکو ئێمە جلداشیان کردەوە ئێمە لەبەرەوەی جلوبەرجی پاسکلمان پێ بوو حەزمان نەکرد بینە ناو مزگە بۆ جلوبەرجی پاسکل بۆیە جلەمان بکرێ لێرە هەوڵ نادەم زانیاری لەسەر ئێرە بڵاو بکەمەوە کە چەند هەزار و چەندی لێ و ڕوبەرەکەی چەندە لەبەرەوەی ئێمە گەشتەکەی ئێمە بە پاسکل بۆ ئێرە کێژی تایبەتی خۆی هەیە تەنها دەمێ دیمنەکانتان پیشان بدەم داوان بیرم نەچی یەکشتی زۆر گرینگ هەیە خەڵکی خۆمان گلەیەوەی دەکرد کە سعودیە یاخود خەڵکی سعودی ناوعێکن و خۆیان پێ گەورەزانە و ڕێز لە خەڵکی ناگرن بەڵام لەگەڵ یانم ڕاز دەکەن لە شاری مەدینە ئەمکە لە مەدینە لە ڕەنگە مەکە ژوا بێت ئەوانەی کە لەسەر دوکان و لەسەر فندەق و تێل و تەکسی و ینی هەموو شتێکیان سعودی نیە نیتیان خەڵکی بیانین لێرن کارگوزار و یاخود کار دەکەن ینی ئەو خەڵکە باشەی کە ئێمە بینیمان لەسەر سنوور تا نزیک شاری مەدینە کە بە پاسکل گوند بە گوندمان بڕی ئەو خەڵکە باشەی ئەهلی سعودیا بوو کە زۆر ڕێزێکیان لێناین پێشوازیەکی زۆر گەرمیان لێ کردین بە حکومەت و بە شەعب و بە هەر هەمویانەوە دوکانی زۆر لێ بەڵام من لەشیان گرانن لەشیان هەرزانم بزانین لێرە بەشتم هەرزانمان دەنێ ئەرێ پێکات ئەوە خەڵکی ئۆزباکستانە ئینشاڵڵا هەرزان دەماندا کاکەوە کاک ڕێباز عادی ڕێباز خاوەنی کۆمپانیای سروشتی عەرەفە سپۆنسەری گەشتمانە لە شاری مەدینە و مەککە گۆڕستانی بەقیع ئەو گۆڕستانەی کە زۆرترین هاوڵی تێدان لێرەداوە ئەگەر سەیرکەن برادران شێوازی گۆڕەکان ئێستانی وەکو لای خۆشمان نیە تەنها بەردێک و تۆزێ فۆڵ سەفیراوەتەوە دانراوە ماشەڵڵا خەڵکێکی زۆریشی لێە جەمەل ڕومان ئەو شاخی کە شەڕی وەحدی لێکرا ئەو حەفتا سەحابەی کە بە قسەی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم یان نەکرد و شکاندیان قسەکەی هاتنە خوارەوە بوو لە جەنگەکە موسڵمانان دۆڕان خالیلی کوڕوەڵی پێشەوەی موسڵمان بێ جەیشی کافران لە پشتەوە سوڕانەوە لە بە جەیشی موسڵمانانەوە بوو تێکشکان ئیمامی حەمزە مامی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم لەو شەڕە وەفاتی کرد و شەهید بوو بەدەستی وەحشی قەبرەکانیان لێرەیە و حتا سەحابەکەش هەر لێرەن ئەوانەی کە تیریان پێ بوو ئێرە زنجیرە چیای ئوحودە زنجیرە چایەکی گەورەیە
مزگەوتی قبلتين ياخذ دوو ڕووگە دەچین دوو ڕکات نوێژ لەوێ دەکەین و ڕووگەکە دەبینین کە لە سەرەتای ئیسلامدا مسلمانان ڕویان لە ئەقسا کردووە کە وڵاتی فەڵەستینی ئێستا لە ناو نوێژ و پێغەمبەر صلی الله علیه و سلم وحی بۆ هات پای گەورە پێی فەرموو کە ڕوو بکەنە بەرەو مەککە کە ئێستا ڕووگەیەکی مسلمانانە شاری مەککە بيت الله والسلام مزگەوتی دوو ڕووگە قبلتين سار محمد قبلة كان قبلة الريك أقصى ريك قبلة أو ها بريك ئێستا بەرەو مەکە بەرەو مزگەوتی قوبا ئەو مزگەوتی کە دوورکان نوێژ لێ گەرخوای گەورە قبوڵکە بە عومرێک هەیە کاتی نوێژی مەغریبە ئینشاڵڵا خوای گەورە بە قسمەتمان دەکا و لەوێ دەیکەین وَلَسَوْفَ يُعْطِيكَ رَبُّكَ فَتَرْضَىٰ طبعا فريدة كيلو لبو غوضي بيغمبر صلى الله عليه وسلم ماڵی ناوی کۆمپانیای سروشتی عرفە لە بەرەوەی ڕۆڵدە لە بەرەوەی ئێستا کاتی ئەمرەکردنە خەڵک زۆر سەردان دەکات دەبین لە هەولێرەوە یا لە کوردستانەوە سڕەی ببڕی لەبەوەی بچی سڕەت بێت انشاءالله و بەڕێ دەکەوین لە ناو زەمین دەکەین طبعا برادران لە بۆ کۆنتڕۆڵکردنی وەزن قەڵەباڕخی سەرەکەیەکە شێوازێکی جوانیشی لە بەروی قەڵەباڕخی دروست نەبێت شێکی زۆر ڕۆژانە ماشەڵڵا خەڵکێکی زۆر زۆری لێیە لە سڕەیە شێکی زۆر جوانە هەمووی گفتە کراوە شتێکی زۆر زۆر جوانە طبعا ڕێگەیان نەدا بچینە ژوورەوە بۆ ڕەوضا پێغەمبەر صلی الله علیه وسلم ببینین و سڵاوی لێ بکەین هۆکارەکەشی ئەوەیە جەماعەت لێ پێیان وتین کە ئێوە یەکی نیوەڕۆیە نەک یەکیشەوە چێشە دروست بووە لێرە ئەوانیش دەڵێن کاکە وەختەکە تەواوە دیدی هەوڵدە قسەیان لەگەڵ بکەن و جە نازانم بە قسمەتان دەیانە الحەمدولله ئیزنیان سوپاس بۆخوا داوامان لێکردن کە ئێمە بە پاسکلەوە هاتین تەماشایان کرد و ئەوراق و ڤیزەکان تەواو بوو ئیزنیان داین چینە شوورۆ زمە بە هەر چنێتێک خۆیەوە بەو نیتە شیرادێگە انشاءالله وبرد كمين لو روزا ورجع فيها السلام عليكم يا رسول الله صلاوي قالي كرد وخزم ودوستان الليبي يا رسول الله طبعا هاتینە دەرەوە لە ڕۆزەی خۆشەویست پێغەمبەر صلی الله علیه وسلم هەستێکی زۆر زۆر تایبەتی ئینسان کاتی ئەو دیمەنە نەدەبینێت ئومێدەوارم تۆی بینەر کە سەیری ئەم ڤیدیۆیە دەکەی هەوڵێک بدەیت پێی سەردانی ئێرە بکەیت ئێرە گەشتی ڕۆحە گەشتی تەمەنە ئێرە موگناتیزی زەویە کە هەموو ژیانەکەم بۆ خۆی ڕادەچێشێ سوبحان الله لەوانەوە کۆتان نوێژمانە لە مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه وسلم نوێژەکەشمان بەجەمع دەکەین نوێژەکەشی لەگەڵ دەکەین بەرەوەی بەڕێ دەکەوین بۆ شاری مەککە ئینشاءالله خوای گەورە بەمان ئاسان کە ئێمە دەبەستین چینە ئەبیار ئەمین میقات ماشاءالله
طبعا برادران دوێنەکە گەیشتینە شاری مەکە شامان بەسەدا هات و حرامان بەستا بوو یەکسەر عمرەکەمان کرد بەڵام زۆر ماندوو بووین سپاس بۆخوا بە سەلامەت تەواومان ئینشاڵڵا خوای گەورە لێ قبوڵ کردین ئێستاش دیمەنی شاری مەکی پیرۆستان پیشاندەم بە شێوەیەکی گشتی شاری مەکە بە بەردەوامی لە ژێر نۆژەنکردنەوە و گەورەکردندایە و ئەو ڕۆیا و تێڕوانینەی کە حکومەتی وڵاتی سعودیا هەیەی لە بۆ ئێرە تا 2030 دەیانەوێت تەواو نوێکاری بکەن و هیچ کە دەستکاری نەکرێت لەگەڵ برادران بەڕێ دەکەوین ئینشاءڵڵا بە قسمەتمان بێت تۆزێک حرەممان لێ دوورە دەچین نوێژی عەسر لێوە دەکەین ماشەڵڵا ئاپۆڕای خەڵک بۆ بەدەمچوونەوە بانگی خودا و نوێژکردن تەمە شاری مەکە شارێکی شاخاویە هەمووی لەناو شاخە ماشەڵڵا دایمەنیش ئیشی لێ دەکرێت تەمەنی گەنجی بیستەکان سیەکان سەردانی ئێرە دایک باوتان لەگەڵ یەک ببینن خێرێکی گەورەیە گەشتی ڕۆح هەیەرە یەک سێتی ئاوی دەکڕین ئاوی احتیاجی لە قەتار تەوەنێرە وتێلەکەمانە لە شاری مەکە سپاس بۆ کۆمپانیای سروشتی عەرەبەکەیەرێ بەداپێکردین هاتی ڕێباز و کاکە محەممەدی برای ئەڵێ ناوا بێ زۆر نزیکە لە حەرەم هەلێرەوە ئەو بورجەکەیە بورجمەکە دیارە لێرە ئەنی زۆر نزیکە سپاس بۆخوا برادران لێران ئیشاڵڵاوە چار پاسی دیکەی کورد دەگەنێکانە هەر هەدی جەماعەتینە هەر لە وتێنێ دەمینێنەوە ماشەڵڵا طبعا برادرانەوە وتێلی جوار البيتة تنها 6 دقيقة لبيت كورة هو برجكية 3 ساعات 4 دقائق كومباني سروشتي حوافا لهولي روبيا ما نوت وتيلكتان 5 دقيقة و 6 دقيقة كورة 6 دقيقة ويقاكتان بتصور رقم تان ناو مرم برادران ئەگەر تانوی ئیسفادە بکەن و پارەی کاژۆڵ لەگەڵ خۆتانێن و نەبێتە بارگرانی لەسەردان ئایتیەمەکان لێرە 24 ساعتی ئیش دەکەنەوە بانقانەی کە لێتی توانن ماستەرکارد داخود ڤیزا زاکارد بەکاربێنن ئیسفادە لەو پارانە بکەن دەتوان بێن ڕۆژانە پارە بکەنەوە لێرە ئەو بە ڕێزانەی کە دەیانەوێت سەردام بکەن کاتێ سەفەر دەکەم دیاری بۆ دەکڕم بۆ ماڵەوە ئێوەش کاتێک دێن بۆ ئێرە یاخودە سەفەری هەر وڵاتێک دەکەن بیرتان نەچێت دیارێک لەگەڵ خۆتان بنەوە بۆ ماڵەوە هەر ئێستا بەرەو کێوەی عەرەفە سەر دەکرێن الحمد لله لو شعبان جيشتي مزاج اسكلو برد الرشاكة جلو الاسود الحمد لله سباس خويا جان كمان اگر ویستان بین طوافتان کرد زیگ بنەوە لە کەعبە نابێت خەڵک ئەزیێدن بە هیچ جۆرێ گوناح و حرامە خەڵک ئەزیێدان